بۆ یەکەمین جارە لە شاری سلێمانی فستیڤاڵی نمایشکردنی جلوبەرگ بۆ 29 کوڕ ئەنجام بدرێت. بەشداریکردنەکە لەسەر ئاستی وڵاتی ئوردون و سووریا و عێراق و هەرێمی کوردستان بوو. ئومێدی نمایشکاران ئەوە بوو لە داهاتوودا لە ڕێگەی نمایشی جلوبەرگەوە بتوانن داهات بۆ خۆیان دەستەبەر بکەن. خۆم بە خۆشحاڵەزانم کە لە میهرەجانێکی لەم شێوەیە بەشداریم کردو کە یەکەم جارێ لە سلێمانیا ئەم میهرەجانە ئەکرێت و هیوادارم ئەم کللتوری ئەم نمایشانە ببێتە کللتور لە ناو کووردا و گەنج بتوانێت بژێوی ژیانی پێدابی بکات. نمایشکاران ڕەخنە لە هەڵسەنگاندنی لیژنەکە دەگرن و ئاشکرای دەکەن. ڕۆژێک پێش نمایشەکە یەکەمەکانیان دیاری کردووە. هەردوێنێکە خۆم ئەوزانی کە یەکەمی کوردستان کێ و دووەمی سێمی کوردستان کێەیە، بەڵام خەدریان لە هەمومان کرد. بەڕاستی یعنی هی ئەوە نەبوو کە یەکەم و دووەم بێنن ئەوان. دەستکاری نەتیجە کرا بوو هەر کەس و بە حەقی خۆی نمرەی خۆی بەدەست نێنا و پلەکەی خۆی بەدەست نێنا. گلەیمانە لەوە هەیە و کە نەتیجەکان باش نەبوو. بۆ هەر وڵاتێک سێ کەس وەک یەکەم و دووهەم و سێهەم دەستنیشان کران. هەڵسەنگاندنەکەیش لەسەر ئەو پێوەرە بوو کە کێ دەتوانێت جوانترین نمایش بەبێ ترس بکات پلەی یەکەم بەدەست دەهێنێت. ڕێخەری فستیڤاڵەکەیش ڕای دەگەێنێت هەڵسەنگاندنەکە لەسەر پێوەری بوێری و ڕێکنمایشکردن دیاری کراوە. من خلال السير الصحيح ئێمە کەسی گونجاومان هەڵبژاردووە بە پێوەری جوڵە و ڕێوڕۆشتن و خۆنیشاندانی خۆی، هەروەها درێژی باڵا و جوانی ڕوخسار و ئاستی ڕۆشنبیری کەسەکە و پلەی خوێندنی. ئەمانە هەمووی پێوەەر بوون بۆ بەدەستهێنانی پلەی یەکەمی. بۆ یەکەمین جارە لە شاری سلێمانی فستیڤاڵی نمایشی کوڕان بەڕێوە دەچێت. لە هەرێمی کوردستانیش لەسەر ئاستی پارێزگای کەرکووک و سلێمانی لەگەڵ عێراق و ئوردون و سووریا بەشداریان تێدا کرد. ساما بەشارەتی ڕوودا و سلێمانی.